باوەڕ بکە کەس نییە ببیتە زاهیر حتا کوڕەکەی خۆش لا سەرگۆڕی مامۆستا زاهیر عەبدوڵڵای خوا لێی خۆش بوو چیت بیر دێتەوە؟ خۆی ئەو پرسیارە هەندۆکە لەو دەمەی نارێم زەحمەتە وەکو برینێک بتکولێنیەوە. ئەمە لەگە مامۆستا زاهیری، لەگە کاک زاهیری هونەرمەند، کاک زاهیری پیاو، کاک زاهیری کورتپەروەر شتی خۆشمان هەبوو پێکەوە، لە شانۆگەری پێکەوە بوون، لە کەوەکانی قەرەچووک پێکەوە بوون، لە ئادیابین بەشی یەک پێکەوە بووین، بڕیار بوو لە بەشی دووش پێکەوە بین. بەسخوای گەورە ئیدی هەزەلەکەی وی هات و ڕۆیشت کوڕەکەی کاکەڕەوە گیان ئێستاکە لە بەشی دوو بەشدارە و لە بەشی سێ ئێستاکە خەریکی ئادیابین هەر بەشدارە. ئینشاڵڵا ئەوەندەیە مامۆستا زاهیر کە ڕۆی کەلەنەچی گەورە لە هونەری کوردی پەیا دەبی کەس جێی کەس ناگریتەوە. یعنی ئەتوو کاک زاهیر کە ڕۆیی باوەڕ بکە کەس نییە ببیتە زاهیر حتا کوڕەکەی خۆش حتا خێزانەکەشی کە شیرین خان کە مەسەلەن کە دەور دەجێڕیتن زۆر جار لە درامایەکان لە شانۆیەکان. ینی مەبەستی من ئەوەیە کاک زاهیر کە ڕووی ئیدی زاهیر ڕۆی، جەوهەراغا ڕۆی، بەهزەت پاشا ڕۆی، جەوهەراغایش کە دروست دەبتەوە جەوهەراغا دروست نابیتەوە وەکووی کەسەکی دیکە دێ بە ستایلەکی دیکە بە ڕێبازەکی دیکە بە شێوەی قسەکردنەکی دیکە بەس قەت زاهیر دروست نابیتەوە. ئەسوێنێ ئەمن مەسەل لۆ نمونە ئەمن بڕۆم مستحیلە شکۆڕلا شێخانیەک وەکو خۆم ها ئەستەغفر الله مەبەستمەوە نییە خوا نەخواستە شتێک باز بکەم، مەبەستمەوە ینی کەس جێی کەس ناگریتەوە. ڕاستە کەسان هەیە لە من بەتواناتر لە من باشتر لە مامۆستای زاهیر باشتر بەس وەکو زاهیر نا کەس جێی ناگریتەوە. باشە لە بەشی داهاتووی ئەدیابین کوڕەکەی شوێنی دەگرێتەوە حەجێ گرتیتەوە مەسەلەن بەس ئەوەندەیە لە درامایەکەی لە خەتی درامایەکەی کوڕیوی نییە بوویتە کوڕی من. ئەشە وەکو ئەکتەر شوێنی زاهیر عەبدوڵڵا چێ پڕ دەکاتەوە؟ کەس پێ ناکرێت زاین لۆ لەبەرەوەی وەچ پێم گوتی هەر کەسە و ڕێبازە چیە هەر کە و ستایلە چیە. ئێستا من مامۆستا زاهیر کە تەماشامە کرد ئەو شێوازەی کە دەور دەبینیتن یەکی دیکە ناتانی وەچیوی قەت ناتانی. دەزانی وەکو چیە؟ وەکو مەسەن لۆ نمونە مامۆستا حەسەن زیرەک، عەلی مەردان هەزار ڕەحمەتیانەوی ئەو گۆرانیان بە سەدان گەنج لاساوی دەکەنەوە. تو هەمان ئەو گۆرانیەی مەسەلەن مامۆستا حەسەن زیرەکی دەبینی کە کاتێک جێت لە حەسەن زیرەکی دەبی ئەوە کورە تامەکی دیکەی هەیە. ئەوەیە مەسەلەکە. باشە باسیوت کرد کە هاوڕێ بوون برادەر بوون پێکەوە زۆر چی مامۆستا زاهیر عەبدوڵڵا بۆ داخێک و بەدی نەهاتوو چۆن ناوگۆڕ؟ بەخوای ئەو جیاوازیەکی هەبوو ئەوە بوو نووسەریش بوو شتی دەنووسی. نازانەوە من بەڕاستی شتێکی نهێنی هەبووە کە بیدرکاندبی و بیگۆت بە پێشەوەی بمرمەوە بەس ئەمن بڕام هەیە لەبەرەوەی نووسەر بوو لەبەرەوەی ئەکتەریش بوو. حتمما ئەمەی ئەکتەر دائیمەن حەزمانەیە دائیمەن پێشەوەی بژمرینی هەتا ئەو کاتەی دەمرین شتی گەورەتر و گەورەتر بکەین لە پێناو خزمەتکردنی کورد لە پێناو خزمەتکردنی ئەو وڵاتەی ئەو تاچی ئەو وڵاتەی منداری ئەو وڵاتەی خێزانی ئەو وڵاتەی. ئاواتەکانی بەدی هات باوەڕ ناکەم چونکە لۆ نمونە مەسەن ئێستاکەمە ئادیابین دەکەین کاکە ئادیابینی یەکمان کرد سوپاس لە بۆ خوایگە ئادیابینی دوومان کرد ئەو بەشدار نەبوو حەزی لێ بوو. مەسەن مامۆستا حەسەن عەلی خان تەلەفۆنیش لێگە کرد گوت کاکە خۆت حازرکە دەقەکەشی لۆ ناردبوو کە ئی دووەم ئی سێمیش ئێستاکەوا خەریکین ئەمە حتمما ئەگەر لەزانی چیە بزانێ ئێستا ئادیابین مەکانەکی زۆر گەورەی لە دری خەرچی کردەوە ینی زۆر شتی پڕ کردیتەوە. مەسەن بینەری کوردی حتا لە ئەمریکا و لە هەند لە ئەوروپا و لەوانە نیە زۆر تەلەفۆنیان لۆ من کردی کە بینەری کوردتان گەڕاندەوە ئەو درامای تورکیە و سەقەتانە درامای کۆری و هیندی خەرکەچی زۆرتان گەڕاندەوە. ئەگەر
ئەو مابایە هەزار ڕەحمەتی لێبی گەردەنی خۆش و ئازابی ئادیابی نەسا چەند بەقووەتە هەندەیری بەقووەتر دەبوو چکە کەسایەتیوی فەرق دەکاتن لەگەر کەسایەتی مەسەل لۆ نمونە ئەکتەرەچیان هینە بەدیلیوی بەس ڕاستە ئەو کەسەش دەوری خۆی جێڕا دەوری خۆی جێڕا و شتێکی باشی کرد و خزمەتە چی کرد بەس قەت بۆچی مامۆستا زاهیری نابی قەت بۆچی وی نابی باشە دەمێت یادگارێکی خۆت لەگەڵ مامۆستا زاهیر عەبدوڵڵا چ بە خۆش چ بە ناخۆش لەگەڵی هەبوو بێ و قەت بیرت نەچێتەوە بەو خوایەکەمە ئەوەی ڕاستی بیزین چێ کاکە بە حکمەوەی ئەمن سارانەکی دوور و درێژ لە کوردستان و لە هەولێر دوور کەتمەوە چوومە سوید لە بۆی تووشی حالەتەکی نەخۆشی هاتم بەس ئەمە بەڕوح لەگە یەک تێکەراو بووین یعنی دانیشتنمان وها نەبووە تەنها دانیشتن و هونەریمانەوە مەسەل لۆ نمونە لە بەشی یەکەم لە ئادیابین لە قەراتێکە ئیشەکەمان دەکرد سۆرزار دەهات بەسەن ئەو کاتانەی کە دیمەن نەدەکرا یان باران بوو لێ نەدەگەڕا ئیشەکەی بکەین بەناچاری لە بن خێمەچیان لۆ هەرەدانە تاکو باران شت لێمان نەدا بەس نوکتەی لۆ دەگوتین بەس قسەی خۆشی لۆ دەکردین دری دەداینەوە ئەو شتانە نیە قەت لە بیر ناکەم.